نەورەس لێدرای کوردستان سوار لە بەغدا سەبارەت بە پابەندنەبوون بە ڕێکەوتنەکان لە عێراق و پێشێلکردنی دەستور وەکو چۆن ئێستا کورد نیگەرانە لە پابەندنەبوونی حکوومەتی عێراقی بەرامبەر بە ڕێکەوتنەکان و پێشێلکردنی دەستور سونەکانیش بامان شێوە نیگەرانن لە پێشێلکردنی ڕێکەوتنەکان گفتوگوی زیاترەکەی لەسەرم پرسە لەگەڵ بەڕێز خالد دەبوونی کتێبێژی بەرەی ڕزگاری و گەشەپێدان لە هەولێر و لەگەڵماندا بەڕێز خالد دەبوونی سڵاوتان لە بێم کاتتان باش هەنگەلێک بخێر هاتنە کوردستان 24 پشتی پرۆسەیە ئازادیە عێراقی بە بەردەوامی ڕێکەفتن و یاسا حتا دایکا یاسایان دەستورژی لە عێراقی دهێتە بنپێکردن ji ber çi شكرا للاستضافه. بناوی خوا گەورە میهرەبان زۆر سپاس بۆ ئەو میوانداریە بۆ ئێوە و سپاس بۆ بینەرە بە ڕێزەکانتان ئەم پرسیارە وەڵامەکەی زۆر سەخت و ئەستەمە هەروەها وەڵامدانەوەکەشی زۆر ئەستەمە بەداخەوە ئێمە بەدەست ئەم پرسیارەوە دەناڵێنین لە ماوەی چەندین ساڵی ڕابردووەوە کە زیاتر لە 15 ساڵە بەدەستی وەڵامەکەیەوە دەناڵێنین لە کاتی پێکێنانی هەر حکوومەتێک دەکەوینەوە هەمان دۆخ و هەمان قەیران ڕوبەڕوومان دەبنەوە کێشەکە لەوەدایە کە ئەم ڕێکەوتنە سیاسیانە و سیاسی و یاساییانە هەمیشە ماوەیەکی کاتی بەردەوام دەبن و تا هیچ دیدگایەکی استراتیژی و دۆزینەوەی چارەسەریەک بۆ درێژمەودا بۆ بابەتەکان نین بۆ هەموو ئەو بابەتانەی کە هەن لە سەردەمی هەموو حکوومەتەکان و تا بە شێوەیەکی قۆناغی و کاتین تا ئەو کاتەیە تا دەنگ بەسەر لەسەر هەر سەرکاتیەکان دەدرێت دواتر دەگەڕێنەوە بۆ قەیران و کێشەکان و دواتریش گوێڕای دروستبوونی ئەو قەیرانانە هەر لە هەر قۆناغێکدا چەند قەیرانێکی دیکەشمان بۆ زیاد دەبێت ئەمەش هەمووی لە ئەنجامی سیاسەتی ئەو لایەنە سیاسیانەیە کە هاوپەیمانی یەکن لە پێکهێنانی حکوومەتەکاندا ئەمە بە شێوەیەکی گشتی هۆکاری سەرەکین بوونی بلبلانەی سیاسی لە نێوان لایەنە سیاسیەکان لە نێوان حزبە سیاسیەکان لە هەرێمی کوردستان یاخۆت پارێزگەکانی باشوور و ناوەڕاستی عێراق بێت ئەم حزبانە تا ئێستا لە دروستینەوەی چارەسەرێکی گرێبەستێکی سیاسی کە هەموو ئەو قەیرانانە و هەموو ئەو داواکاریانە تەواوی حزبەکان لەخۆ بگرێت سەرکەوتو نەبووینە و نەیانتوانیوە بگەنە سەقامگیریەکی سیاسی وڵات بخەنە سەر ڕێچکەیەکی ڕاست بۆ بەرەو سەقامگیری جگە لە قەیرانی ئێستا ئێمە بتمانەشمان بە یەک نییە لاوازی متمانەیە لە نێوان لایەنە سیاسیەکاندا ئەمەش هۆکارێکی دیکەیە کە پابەند نەبوون بە ڕێکەوتنە سیاسیەکان بێتە ئاراوە بەداخەوە کوتلە سەرەکیەکان هێزە سیاسی سەرەکیە شیعەکان کە کاریگەرن لە پەرلەمان هەژمونیان هەیە و دەسەڵاتیان بەسەر حکوومەت و پەرلەمانەوە هەیە بینیمان کە چۆن پێگەی ڕەوتی سەدریشیان لەکەدار کرد بەڕەکان لە ژێر پێ دەرکێشە ئەو لانانە هەمیشە بوونەتە هۆی کۆسپ و تەگەرە بۆ لانەکانی دیکە و دەشبینی لانەکانی ناو هاوپەیمانێتی ئیدارەی دەوڵات لەسەر زۆرێک لە پرسەکان لەسەر تەواوی پرسەکان ڕێککەوتن ئێستا دەبینین دۆخەکە تەواو پێچەوانە بۆتەوە و دەیانەوێت ئەو لایەنانە کە لە حکوومەتدا لەگەڵیان ڕێککەوتن هاوپەیمانی ئەوان بوون هاوبەشیان پێ بکەن نەک شەراکەتی ڕاستەقینە لە نێوانیاندا هەبێت ئەمە جگە لە ڕێککەوتنی نێوان لایەنەکانی چەند لایەنێکی دیکە ئێمە لێرە ڕاستە باسی پەیوەندی نێوان شیعە و کورد دەکەین بەڵام لە هەمان کاتدا با سونەش لەبیر نەکەین باسی ئەوانیش بکەین زۆرێک لەو ڕێکەوتنانەی لە نێوان سونە و شیعەکاندا کراوە لە کاتی پێکێنانی هەر حکوومەتێکدا ئێستا کوتلەی سەرەکی هەمیشە خۆی دەدزێتەوە لەو ئێستا کورد نیگەرانە لە حکوومەتی عێراقی لە هاوپەیمانی ئیدارەی دەوڵەت
کە پابندی ڕێکەوتنەکان نابن سەرای پابندیەکانی حکوومەت یاریمی کوردستان بەرامبەر بە حکوومەتی فیدراڵ و بیانووی ئەوان بەرامبەر حکوومەت یاریمی کوردستان ئەوەیە دەڵێن ئەو نەوتەی داوا کراوە لە ماوەی ڕابردوو هەناردە بکرێ یاخۆ ڕادەستی بکەن تا ئێستا ڕادەست نەکراوە لە کاتێکدا سوودانی خۆی ئەڵێت ڕادەست کراوە و لە ماوەکانی داهاتوە زیاد دەکرێت بیانووی لایەنی عراقی بەرامبەر بە سونەکانی عراق بۆ پێشێلکردنی ڕێکەوتنەکان بەرامبەری ئەوە چییە هیچ بیانوویان هەیە؟ لا هو ناخير من قلتم ڕای لایەنە فەنیەکان ڕێکەوتنی سیاسی لە نێوان هەردوو لا کراوە و واژوو کراوە دواتریش ناکرێت هیچ لایەنێک یاخۆت لایەنی کوتلەی شیعی لەو ئیتفاقا لە جێبەجێکردنی ئەو ڕێکەوتنە بکشێتەوە بە دیاریکراویش مەبەستم چوارچەوەی هەماهەنگیە لە کاتێکدا کە ڕێکەوتنەکە لەگەڵ هەرێمی کوردستان کراوە لەسەر هەموو ئەو بابەتانە چه ئەوەی پەیوەندی بە بودجەوە هەیە یاخۆت ناوت یاخۆت پرسەکانی دیکە پێویستە پابندبوون بەو ڕێکەوتنانەوە هەبێت هەر بەو بۆنێشەوە ئەو ڕێکەوتنەی کە لە نێوان حزبەکانی سونە و شیعەشدا کرا هەمیشە خۆدزینەوەیەک لەلایەن کوتلەی شیعەوە لە ئارادایە هەمان بە هەمان شێوە لەگەڵ هەرێمی کوردستانیش دەبینین ڕێکەوتنەکان لەسەر ناوچەکانی ناوچە ڕزگارکراوەکان لەبارەی یاسای لێبوردنی گشتی گەڕان بە دوای بێسەر و شوێنە قەرەبووکردنەوە ئەوانە هەمویان پرسن تا ئێستا لەلایەن کوتلەی گەورەوە پێوە پابند نەبووینە هەروەها نەک تەنیا ئەوەی پەیوەندی بە نەوتەوەیە لە بابەتی دیکەش سنەژی بە هەمان ڕەنگێ کووردا دگەل هەمان عقلیەتە مرکزیە بەغدایە دناڵن ji bo cêbecenekirinە ڕێکەفتنان و یاسا و دەستورێ کورد و سنە di عێراقeke piranî şîa û fikirkirina merkezî çawa dikarin mafên xwên yasayî û destûrî bi dest bixin aya biryar ji navxuya Iraqê ye eger erê çawa dikarin wan mafan bi dest bixin يعني هو واتە لە سەرەتاوە باسی ئەوەم کرد بەر لە 5 ساڵ پێویست بوو ئۆپۆزیسیۆن کوتلەیەکی بەهێزی ئۆپۆزیسیۆن لەناو پەرلەمان بوونی هەبوایە بۆ ئەوەی هاوسەنگی و باڵانس لە نێوان کوتلەی گەورەی دەسەڵاتدار و ئەواندا هەبوایە بەڵام بەداخەوە زۆربەی کوتلەکان هەمویان چوونەتە ناو چوارچێوەی یەک کە هاوپەیمانێتی و کوتلەیەکیان پێکێناوە هیچ ئۆپۆزیسیۆنێک نییە بۆیە لێرە ئەمە ئەو هەڵەیە کە پێویستە پەنجەی لە سەردا بنین دوکە دوای کشانەوەی کوتلەی سەدری ئەو کێشەیە دروست بوو و بینیشمان حزبە کوردیەکان و بەشێک لە حزبە شیعەکان دەبینین وەکو سربەخۆکان ئەوان پێویستە هاوپەیمانێتیەکی پەرلەمانی نوێ دابمەزرێنن کە بە تایبەتمەندیەکانی وەکو بەرهەڵسکاری ئۆپۆزیسیۆن و هاوتا بن لە ڕووی گەورەی و باڵانسەوە بتوانن هاوسەنگی لەگەڵ کوتلەی شیعەی باڵادەستدا هەبێت ئێستا پێکاتەی دەسەڵاتدار و باڵادەست و خاوەن هەژمون هەموو ئەو وێرانکاریای بە دوای خۆی داهێناوە بۆ وڵاتەکەمان کە ماوەی دەیان ساڵە بەردەوامە ئێستا ئێمە پێویستیمان بە گرێبەستێکی سیاسی نوێ هەیە پێویستە تەوافق لەسەر چارەسەریە استراتیژیەکان بکرێت و نەک ئاسوویەکی استراتیژی ئەو چاوەڕێ بکەین چی ڕوودەدات ئەوە لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا شکستی هێناوە بەڵێ بەرز دەبوونی یەک پرسیاری دیکە بە کورتی وەڵامان بیتەوە سپاس دەکەم سیاسی بەهێز لەناو پەرلەمان پێویستە کوتلەی گەورەی سیاسی لەناو پەرلەمان درک بەوە بکات کە بەڵێ کوتلەیەکی دیکە هەیە لەلایەن کوردەکانەوە کە بەرهەڵەستی دەکرێن پێویستە هاوبەهەنگی و هاوکاری بەشێک لە سەرکردەکانی چوارچێوەی هەمانگی لە کۆبوونەوەکانیان لەگەڵ شاندی پارتی دیموکراتی کوردستان و تویانە ئێمە هەندێک جار دەسەڵاتمان بەسەر پەرلەمانتارەکانی خۆماندا نییە لە پەرلەمان
بە بۆچوونی ئێوە ئەمە ڕاستە ئەکرێ لایەنێکی سیاسی دەسەڵاتی بەسەر پەرلەمانتارەکانی خۆی نەبێت لە عێراقدا بەڵام بە کورتی سوپاس دەکەم. يعني مع احترامي ولكن بەڕاستیە لەگەڵ ڕێزم من ئەمە شتێکی ناڕاستە بەڕاستی جێگەی گاڵتەیە ئێمە ڕاست زۆر باشی دەزانین ئەو پرۆسی سیاسی بە شێوەیەک دەستی پێکرد کە ئەو کوتلانەی هەموو ئەو کوتلانەی لە ناو پەرلەمانن فەرمان لە سەرکردەکانیان وەردەگرن جاچە لە ناو پەرلەمان یاخود لە ناو حکوومەت واتە شتێکی لۆژیکی نییە کە ئێمە بڵێین هیچ پەرلەمانتارێک بتوانێت لەژێر فەرمانی سەرکردەکەی بچێتە دەرەوە یاخود پێوە پابەند نەبێت بە فەرمانەکان ئێمە دەزانین هەندێک لە 4 تا 5 سەرکردەی سیاسی هەن چ لە سونە یا کورد یاخۆت شیعەکان ئەوانەی کە دەڵێن هەمویان پاساون و بەهانە دەهێنەوە بۆ ئەوەی خۆیان لە خاڵت ئەلدەبوونی بەردەفکێ بەرەی ڕزگاری و گەشە پێدانێژ هەولێرە گەلەک سپاس.